فیلدۆ ڕەمزی کە ئەمڕۆ سەرۆکایەتی ئەو شاندەیە کرد کە چووبوونە لای محەممەد شیع سوودانی و کۆبوونەوە گفتوگۆ دەکەم ئێستا میوانیەمەیە بەڕێز فیلدۆ ڕەمزی سەرۆکی فراکسیۆنی سۆیانە لە بەغداوە ڕاستەوخۆ لەگەڵمانە. بەڕێز ڕەمزی زۆر سپاس بۆ ئامادەبوون. ئەمڕۆ لە کۆبوونەوەکە چۆن باسی دۆخی کریستیانەکان کرا؟ زۆر سپاستان دەکەین بۆ بینەری بەڕێز. هەلبەتە ئەمڕۆ لقایەکی گرنگمان هەبوو لەگەڵ جەنابی سەرۆک وەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی و هەروەها باسی هەموو کێشە و گرفتەکانی مکەونی مەسیحی لە دەشتی نینەوە لە خودی عێراق و ئەمڕۆ ئەم پێکهاتەیەکی ڕەسەنە و تاکیدیشمان کردووە کە ئەم پێکهاتە لە مێژووی عێراق کە ڕۆلێکی گرنگی هەبوو لە هەرچی لە پەرلەمانی یەکەم پەرلەمانی عێراق چی لە یەکەم حکوومەتی کابینەیەکی عێراق و هەروەها دەبێ بایەخ و اهتیمامی خۆی هەبێت. هەلبەتە ئەم پێکهاتەیە معاناتی زۆرە بە تایبەت لە دەشتی نینەوە و باسمان کرد کە دەبێ مەلەفی ئەمنی و مەلەفی ئیداری دەشتی نینەوە بەدەستی خەڵکی دەشتی نینەوە بێت و ناکرێ مافەکەیان قۆڕغ بکرێ لەلایەنێک و ناکرێ هەروەها زەخت بکرێ لە خەڵکی دەشتی نینەوە بە سیلاح و بە تەرهیبکردن و بە زەختکردن لەسەر خەڵکی ئێمە و هەروەها ئێمە باسمان کرد کە ئەمڕۆ کۆچ و هجرا ئافەتێکی گەورەیە کە ئەمڕۆ خەڵکی ئێمە وەکو مەسیحی وەکو کریستیان کە معاناتیان هەیە و خەڵکێکی زۆری ئێمە هجرەیان کردیە بۆ تەراوگا و ئەمە بابەتێکی جددیە دەبی لە سیاسەتی حکوومەتی داهاتووی عێراق بێت و بتوانێت ئیعادەی سیقا بۆ خەڵکی مەسیحی. زۆر باشە. بەڕێز ڕەمزی سوودانی چ بەڵێنێکی پێدان لەم بارەوە؟ وەڵا جەنابی سەرۆک وەزیران بەڵێنێتدا کە بتوانێت پاڵپشتی هەموو مەطالیبی مکەونی مەسیحی بکرێتن لە ناو عێراق و هەروەها باسمان کرد لە هەندێ بریارەکان و لە هەندێ پرۆژە یاسا کە جەنابیان زۆر بە ئاشکرانە پاڵپشتی هەر پرۆژە یاسایەک کە بتوانێت خزمەتی خەڵکی مەسیحی بکرێتن. زۆر باشە. ئەی لەبارەی بەڕاشکایانە بەڵێ باشە. ئەی لەبارەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەبارەی بودجا هیچ باسێکیان بابەتتان کرد؟ یعنی ئێمە وەکو مکەونی مەسیحی بابەتی بودجە و بابەتی اقتصادی باسمان نەکرد بەڕاستی، بەڵام زیارەتی ئێمە لە دوو تەوەرە بوو. تەوەرێکی ئەوە بوو کە ئێمە بتوانین قسە بکەین لەسەر مەوزوعی دەشتی نینەوە و لەسەر مەوزوعی پێکهاتەکان و بە تایبەتی مەسیحیەکان باسی خۆکاندیدکردنیشی نەکرد، باسی پۆستی سەرۆک کۆمار سەرۆک وەزیران. ئەمە باسی استحقاقاتی انتخابیمان کرد و باسمان کرد کە سەرۆک کۆمار بابەتێکی متعلقە بە مکەونی کوردی و دەبێ حەسم بکرێ و هەروەها باسیش کرا کە نەچێتە مەوزوع نەچێتە سەر انسیدادی سیاسی لەسەر بابەتی سەرۆک وەزیران و هەروەها جەنابیان قسەی کرد کە بتوانێت دعم و پاڵپشتی مکەونی مەسیحی بکرێتن لە بۆ کابینەی داهات و ئێمە وەکو کوتلەی گەورەترین کوتلەی مەسیحی لە ناو پەرلەمانی عێراق بە ئاشکرانە بە ڕاشکراوانە قسەمان کرد کە استحقاقی ئێمەیە بتوانین ئێمە بەشدار بین. داوای چیتان کرد ئێوە؟ حکوومەتی داهاتی ئیستحقاقی ئێوە لە هەڵبژاردن ئێمە وەکو مکەون داوامان کرد ماف ئەزانی پێشەوەی استحقاقی هەڵبژاردن باسی بکەین. ئێمە خەڵکی ئێمە مستحقە ئەمڕۆ بارودۆخیان باش بێت، مستحقە ئەمڕۆ زۆر لە خەڵکی ئێمە چاوەڕێی ئەوەن تاعیناتیان هەبێ و ئەم مۆزەف و ئەوانەی کە ئەڕۆن یان بە هەر حاڵەتێکی ناکۆکن یان دەڕۆن دەبی تعویز بکرێن و بە پێی قانون
ساڵی 2010 ئەمە یەک و باسمان کرد کە احتیمام بکرێ لە دەشتی نینەوە و سنجار کە بتوانن بودجەی تەرخانکرا و بۆیان بچێت و زیاتر خزمەت هەبێ لەو شوێنانەی کە شوێنی مەسیحیەکانن ئەمە بوو و هەروەها کە لە ناو حکوومەتی داهاتوو بەشدار بین و بەشدارێکی ڕاستەقینە بین نەک هامشی وەکو مکەون و ناکرێ یەک قەوارە هەموو شتێکی ئەم مکەون وەکو مکەونی مەسیحی قۆڕخی بکات و بەمەرامی سیاسی خۆیان بەکار بێنن. ئێوە خۆتان داوای باسمان کرد هەمیشە مکەونی ئێمە داوا دەکەین کە بەشدارێکی فعلی بین لە حکوومەتی داهاتووی عێراق و جێپەنجەمان دیار بێ لە ئاوادانکردنەوەی عێراق و لە بڕیارە سەرەکی عێراق و دەمانەوێ ینی دەنگی ئێمە دەنگی خەڵکی ئێمە جوزئەک بێ لە کارنامەی حکوومەتی داهاتووی عێراق. بەڵێ سپاس دەکەم بەڕێز کلدۆ ڕەمزی سەرۆکی فراکسیۆنی سۆیانە دەستخۆش.